زیاتر لە 10 ساڵ لە گەڕەکە و نزیکەی 3000 ماڵی تێدایە، بەڵام هیچ خزمەتگوزاریەکی پێ نەگەیشتووە. گەڕەکی تووەسپی و فەیاڵ و کانی گۆران هیچ خزمەتگوزاریەکی سەرەتاییە نییە و داوا دەکەن بۆ ئەم هەڵبژارنە بەڵێنەکان بکرێن بەکردار. ئەم گەڕەکە ناوی تۆسپێ، گەڕەکی تۆسپی تقریبەن ئەمە لە 2010 دروست بووە تۆسپی. ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە تا هیچ شتێک عنی وەکو مەکتەب، وەکو مەزگەوت، وەکو جادە، وەکو کۆڵان، وەکو ئاو هەی ڕوخێن ڕێ نادەنە تاسی وا هەیکەلێکی کردو بە هەڵشیان بەکرێکاری باشێکی بە دەوری 7-8 وەرەقە ئێستا ڕێ نادەن بیکەن. ماڵی زۆر تایەرە؟ بەڵام تیاتی لە سەر و 3000 لەوەی تایبێ. وەزارەتی شارەوانی گەشت و گوزار لە مانگی نوێی ئەم ساڵەوە بڕیاری داوە گەڕەکەکانی تووەسپی و کانی گۆران و فەیاڵ بخرێنە سەر شارەوانی سلێمانی و ڕێکاری تاپۆکردنیان بۆ بگیرێتە بەر، بەڵام دانیشتوانەکەی دەڵێن هیوادارین بانگەشەی هەڵبژاردن نەبێت و خزمەتگوزاری بگێنن بە گەڕەکەکەیان. من میراوم لەسەر بیرێکە لای مزگەوتەکەەوە 27 ماڵ لەسەر ئەم بیرەیە، ئەو بیرە 20 دقەیتیایە. پێشتر جاری وا بوو ئاهات بیری شارەوانی هات تەوزیعیانە کرد ئاو بەسەر ماڵەوە کە چی ئێستاش ئەوەش نەماوە، ئەم خەڵکە هەمووی ئاوە کڕێ ماڵی هەیە باری کردو بەبێ ئاویەوە خاڵی خۆی ئەفرۆشێ بە هیچ شێوەیەک خزمەتگوزاری تیانە ئەم تۆسپیە. هەر بیریان چووە کە گەڕێکێک هەیە بە ناوی تۆسپی. لە زستانە وەزعی گەڕەکەکە چۆنە؟ هەر خراپە، یەک جارەی تیانە بڵێ کۆنکریت کرابێ، هەمووی قوڕە. چەند ساڵەکە چەند دەندان کراوە لە ماوەی کام گەڕەکە دروست کراوە، هەموو جارێک دێن بەڵێنیان ئەم جارێت چاکەن و ئەوە یەکەن ئەوە یەکەن کەچی هیچی نەکراوە تا ئێستا. تووەسپی دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی سلێمانی. نەبوونی ئاوی خواردنەوە و ڕێگەوبان و نەبوونی قوتابخانە و پاس بە تەواوی دانیشتوانەکەی هەراسان کردووە. بەم هۆیشەوە بەشێکیان خانوەکانیان دەفرۆشتن و جێی دەهێڵن. بەڵێن بۆمان تاپۆکەن ئاو ڕۆماوە دەرکەن و خزمەتگوزاری چاقمان بۆ بکەنی شەڵاو خیرمان بۆ بکەن و کە ناشکرێ و زۆرە خەڵکەکە دیست فریامۆی ناکەون ئەوان لای ئەوەی ڕاغڵویەکان ئەوە هات دەستانە خەرەخە ناورە بە ناوشیا بڕۆ ناوەڵاتەکە لە ماڵمان لەوێ جارە تەکسی دەڵێت بۆی ناسم بەڵێ لەبەر قوڕیارەوەڵا لەبەر خزمەتگوزاری نییە. لە دوای 2014 ڕێگە نەدراوە خانوو لە گەڕەکەکانی ئەم ناوچەیە بە پاساوی زیادەڕۆیی دروست بکرێت و هەرزوو بە شۆفەڵ ڕوخێنراوە. دانیشتوانی ئەم گەڕەکانە دەڵێن باچی تر بە بەڵێنی ناڕاست و هەڵبژاردن دەستیان پێ نەکەن و خزمەتگوزاری سەرەتایی بگێنن بە گەڕەکەکەیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.